بانیتان باش کەمێک پێش ئێستا وێزگە و بنکەکانی دەنگدان بەڕووی دەنگدانی تایبەتداکرایەوە و ئەو دەنگدرانی کە ئەمڕۆ لە دەنگدانی تایبەتدا دەنگدن لە کاتژمێر حوتی بانی تا کاتژمێر 6 ئێوارە دەتوانن بڕۆن و دەنگەکانیان بدەن. ئەوەی پێویستە لەبارەی ئەم دەنگدانەوە بیزانی ئەوەیە کە بۆ ئەمڕۆ 215960 دەنگدەر کە لە دەنگدانی تایبەتدان دەتوانن دەنگەکانیان بدەن. ئەمانە 2 ڕۆژ پێش دەنگدانی گشتی دەنگ دەدەن. ئەمانەشدا بەش بوون بەسەر 4 بازنەی هەڵبژاردن داوەتە هەر 4 پارێزگاکە هەولێر، سلێمانی، دهۆک، هەڵەبجە. زۆرترین ڕێژەی دەنگدەری تایبەت لە پارێزگای هەولێرە کە 89,000 قسوور دەنگدەرە، لە سلێمانی سەروی 78,000 و لە دهۆک سەروی 40,000 و لە هەڵەبجە کەمترە لە 40,000 کە ڕێژەکە لە هەموو پارێزگاکانی تر کەمترە، تەنها 952 دەنگدەری لێیە. کۆی گشتی دەنگدەرانی تایبەت لە سەدا 7.4 دەنگدانی ژمارەی دەنگدەران لە هەرێمی کوردستاندا پێک دەهێنن. لێرە و لەوێ لە ماوەی ڕۆژانی ڕابردوو باس لەوە دەکرا کە دەنگدانی تایبەت دەزانرێت کە ئەو کەسەی دەنگدا دەنگی بەچێداوە، بەڵام بەپێی لێکۆڵینەوە بۆ دارەچوونەکانی دیسکی هەڵبژاردننی 964 دەرکەوت ئەو بابەتە ئەسڵ و ئەساسی نییە، هیچ کەسێک نازانرێت کە دەنگت بەچێداوە و هیچ سیستمێکش نییە بۆ ئەوی بیسەلمێنێت کە کەسێک دەنگی داوە بەچی یاخود دەنگی نەداوە. ئەوەی باس لەوە دەکرێت کە لە کاتی خستنی فۆرمەکە بۆ ناو سندوقی دەنگدان کە ئەگەر دەنگەکە سووتان دەبێت جیکەیەک لە سندوقەوە دەرەچێت، ئەو بابەتەش ئەسڵ و ئەساسی نییە و بۆی پێویستە هەمویان بە ئازادانە دەنگی خۆیان بدەن و گزارش لە بۆچوونەکانی خۆیان بکەن. ئێمە بابەتێکی تێر و تەسەلمان بۆ ئامادەکردن و ئەمڕۆژ لە ڕووماڵی دەنگدانی تایبەت لەگەڵتان دەبین، چاوتان لەسەر 964 بێت.